ئەوەی لەم گرتە ڤیدیۆیەدا دەردەکەوێت دزینی پارەیە لە ناو دوکانێکی شاری سلێمانیدا. بەشێک لە دوکاندار و هاوڵاتیانی شارەکەش ئاماژە بەوە دەکەن کە حاڵەتەکانی دزیکردن زیادی کردووە و پۆلیسیش دەڵێ بەو تۆمەتە چەندین کەسیان دەستگیر کردووە. هاوڕێیان ئەمە یەکێکە لە کامێراکانی بازاڕەکەمان بازاری دەوەن کە لە سلێمانی دزیەکمان لێکراوە لەلایەن 4 کەسەوە کە بڕی 80 وەرەقەیان دزیوە. بەپێی لێکۆڵینەوەکانی پۆلیس کە لەسەر حاڵەتەکانی دزی ئەنجامیان داوە دەرکەوتووە کە شێوازی دزیکردن گۆڕانکاری بەسەردا هاتووە و چەند حاڵەتێکی فڕاندنی جانتای دەستی ئافرەتان لە کاتی قەرەباڵغی ناوبازاردا تۆمار کراون. نمایشکردن و خۆنیشاندان وەک سوالکار یەکێکی ترە لە شێوازەکانی دزیکردن. لە ماوەی ڕابردووشدا ئەم دوکانانە بڕاوە و خاوەنەکەشی دەڵێن لە دوکانەکەیدا بتڵی غاز و مۆلیدەی کارەبایی و پارەیان لێ دزیوە. بەیانی کە هاتم سێکم دەغاوەکە قفڵەکەی پێوە نەماوە و هیچ غازێکیان هێڵابوو لە ناو دوکانەکەیە. دوکانی ملیشکەکەیشان تاڵان کردبوو، ئەویش مۆلیدەکە و غازەکەی ویشان بردبوو. ئەیتر ناچار وڵات چوم شکاتم کرد بۆ مححول نییە. جاری یەکەم ئەوە بوو بتڵەکانمان لە درەوە دانابوو بە زنجیر بەستە بوومانەوە، بەڵام ئەم جارە بە کامل ئەدەواتەکانە بردبوومانتە ژوورەوە، دەڕابەکەماندایەوە قفڵمان تەرتیب کردووە، هاتوون قفڵەکانی ئاشکانووە و ئەم مریشکە بە بڕی 3 ملیۆن و 750 دیناری عێراقی و خۆشمان بە بڕی 4 ملیۆن دینار ئاشیا بتڵ و خازمان لێ براوە. بەپێی ئامارێکی پۆلیسی سلێمانی تەنیا لە ماوەی ئەم مانگەدا 13 تۆمەتباریان دەستگیر کردووە. دوو لەو تۆمەتبارانە بە ناوی سواڵەوە چوونەتە سەر ماڵان و دزیان کردووە و 3 تۆمەتباری دیکەش لە ناو بازاردا گیرفانیان بڕیوە و 2 تۆمەتباری تر بۆ دزیکردن جامی ئۆتۆمبیلیان شکاندووە. هەر بەپێی ئامارەکەی پۆلیس 2 تۆمەتباری دیکە لەوانەی کە دەستگیر کراون پلانیان داناوە بچنە سەر ماڵی هاوڵاتیان، بەڵام پێش ئەنجامدانی تاوانەکە دەستگیر کراون. هەر لەو دەستگیرکراوندا 2 تۆمەتباریان لە مارکێتەکاندا دزیان کردووە و دوانی دیکەش مۆلیدەی کارەباییان دزیوە. دیارە لەگەڵ بوونی ئەو قەیرانە دارایی و نەبوونی هەلی کار و نەبوونی ئیش بۆ هاوڵاتیان ڕەنگە هەندێک کەس پەنا بێتە بەردزی. ساڵ بە ساڵ دزیەکانە گۆڕێت. هەندێک جار خەڵک باند هەبووە تەنانەت دەرگاکەش کرابێتەوە نەچێتە ژوورۆ بەس بتڵی غازی دزیوە. هەندێک باندی تر هەنەچنە ماڵەکانەوە بۆ خشڵ و زێڕ و ئەمانە ئاگەڕێن. هەندێک تر هەرێک هەر تیمە و هەر باندە و خولیایەکی هەیە، اختصاصی لە شتێکە هەیە. بەڵام ئەوە کە ئێستا کەوتوتە ناو بازاڕەکان و دزینی جانتا و دزیکردن لە سوپەرمارکێتەکان بکردنەوەی دەرگاکە بە دڵنەفیزیەک و بڕینی دەخیلەکانەوە بە خەڵخۆی ئاگادار بێ. ئێمە هەموو جارەتومانە ئێمە ئەو هێزەمان نییە هەموو ماڵێک و هەموو دوکانێک و هەموو شوێنێک پۆلیسی ئەمە لێ بێ. پۆلیس داوا لە هاوڵاتیان دەکات زیاتر ئاگایان لە ماڵ و دوکانەکانیان بێت. هاوکات دڵنیایی ئەوەش دەدات کە سەرەداوی چەندین تاوانی دیکەی دزیکردنیان دەستکەوتووە و لە هەوڵی دەستگیرکردنی ئەنجامدەرانیدان. بابانە نوێرێنەوەختی سلێمانی.